میوانداریا کسانێکی یان چەند کەسانە بۆ یەکی الڤێری گفتوگویەک بێتەکردن چاو گفتوگوە یا گرێدای بی پرۆژێ یان ژیا گرێدای بی بزانین و زانیاریên میوانێمەیە ڕۆژێ بۆ پتر خزمەتکردنا هەوەین هێژا و خۆشتوی ئەڤر و کامڕابووینە میێڤانداریە مامۆستای زۆر بەڕێز مامۆستا جەمیل خەدەر بەرپرسێ ماڵبەندێ شنگالێ یەکەتی نیشتیمانی کوردستان ئانەیە خودێ بابەتێمە ئەڤروکە دێ سەروێ چەندێ بیتن شنگال هاتیە ڕزگارکردن یان مایە ئاهەنگا ڕزگارکردنا شنگارێ کەنگی بێتە گێڕانیانە بژین کەنگی بێتەکردن دێ باش بیتن کەنگی ئەمێ بێشین بێژین شنگار هاتە ڕزگارکردن پشتی ڕزگارکردنێ دوێتن چ بێتەکردن بۆ خەلکی شنگارێ حتا کو ئەف خەلکە بشێتن ڤەگەڕیتەوە و ڤەگەڕیانەکە سەر بلند و حتا بشین ژین و ژیارەکە دیپڕێفە بەن هەمان دەمدا دێ بەحسێ ڕۆلێ حکوومەتە عێراقی کەینەت ڕزگار پرۆسا ڕزگارکردنا شنگارێدا و چەند پرسیار مەسەروی بابەتیژی هەنە هینên هێژا و خۆشتویژی شێن ڕێوان ژمارەوێن سەر شاشەمە دیار هین پەیوەندیە مەبکەن سەبارەت بابەتیار پرسیارە هەوەبی دیگە هیتە مامۆستایی مامۆستا جەمیل دەست پێکی تو گەلە بخێڕاتی سەرسەرە سەرچاوە بۆ ێڤارەبادینە زۆر زۆر سپاس مامۆستا پشتێک بوو ماوەی 15 هەیڤا شنگار ژێر کۆنتڕۆلا داعشدان بژین هاتیە داگیرکردنش لای گڕۆپی تیرۆریستیە داعش بڕیارە ڕزگارکردنا شنگارێ کێدا و کی بشکدار بوو ڕزگارکردنا شنگارێدا هەکەر جەنابێتە بینیت کو شنگار یا هاتیە ڕزگارکردن بله هەلبەت شنگار سنابێشمەتە نهاتی ڕزگارکردن شنگار و هاتی ڕزگارکردن لێ شنگار و مایژی نهاتی ڕزگارکردن مەسەلا 15 هەیڤە ژێر دەستێ داعشدا و کابلکردنا شنگارێ و بڕیاردان کوکی چاوە و کەنگی بچی وەختی شنگار بێتە ڕزگار هەلبەت ئەvە بتر مەسەلێت عسکەرینەت گرێداینە قیادە عسکەری ڤەل کوردستانێ و هەر دیسا پەماهەنگێل گەل تەحالفا دەولی دزانی عملیاتێت وەسایەت مەزن بێی تەحالفا دەولی نایەتەکردن بەرنامە ڕێژی بۆ تێتەکردن و وەقتی بۆڕە تێتە دانان کەنگی دەست پێ بکات دیارە چەند جارە بان نزیکێت چۆی بەرنامە ڕێژی هەبوو بۆ پرۆسە ڕزگارکردنا شنگارێ و چەند جاراژی هاتە تاجیلکردن هەتا ساعتە سەفر هاتە دانان و دەست پرۆسە ڕزگارکردنا شنگاری هاتدان هەلبەت بڕیارە قیادە عسکەریە کوردستانەیە چۆنگ وەک ئەم ئاگادار هەربەری پرۆسە دەست پێ بکات هەفتەیەکیان 8 ڕۆژاژی جارەکە کۆمبور هات نەکردن هەرچەندە تشتێت عسکەری بوو بووی ڕەنگی نەت هات نەگوتن لێل میدیا دەرکەوتون دیار بوون کو پرۆسە ڕزگارکردنا شنگاری دەسابێتێ بەڕێز مەسعود بارزانی کاک مەسعود گەل فەرماندێت محورێ شنگاری ڕوونشت و ڕوونشتن کردن و تێر و تەسەلی بەحساوی پرۆسە ڕزگارکردنا شنگاری هاتەکردن ئەو بوو چی بارودۆخێت کەش و هەوا بنیان هەر زەرفێکی دیبتن تاجیل بوو هاتە پرۆسە بێ دمایە فعلی دەسابێتێ و هێزێت سەر عاردی دەست پرۆسە ڕزگارکردنا شنگارێکن و سنتەرێک قەزا شنگاری و بنارێکی شنگارێ هاتە ڕزگارکردن زۆر جان مامۆستا منەبێت ئەم هەماسا ڕابچین بێژین هاتە تەجیلکردنیان هەندە جارە من بێتن جەنابێتە هەکەر زانیاری سەر هەبن بۆچی هاتە گیر و یعنی ئەم بێژین تەجیلکردن گەلێک جارە خەلک دابێژیتن خەلک سباهی پرۆسا ڕزگارکردنا شنگارێ دەست بکەت یان دۆز بایان حتا فلانە یعنی گەلک ژڤان هەبوون و دیمای هەمی وسا نەدەرکەتن بۆچی وسا ژڤان تات نەگۆڕین چ ئەگەر بوو کو ئەم بێژین دێ شنگارێ ڕزگارکەین لێ جارەکادی پاژڤە چوون هەبوو ئەگەرێکی نافخۆی بوو ئەگەرێکی ji dervey taqet û şiyanên hêzên eskeriyên herêma Kurdistanê bû çi eger bû براستی جی مثلا وی پروسه ڕزگارکردنا شنگاری و ئەو گیرۆکردنا ئەژ مژی وەکی وێ خەلکێ پرسیار کرد یعنی هەندێک تشت نەل وەک معلوماتی دقیق ڕۆبی سەر نابن مەسەلەکە عسکەریە گرێدای عێراقی هەمووێ بە یعنی حکوومەتە مەرکەزی گەل تەحالفا دەولی گەل هێزا پێشمەرگەی کوردستانێ چەند جارەت هاتە گوتن و گرێدایە پرۆسێ ڕزگارکردنا مووسلێ بە ئایا وە بۆ ئەوە نەبووە و مەسەلەکە ڕاستیژی نەشێمووە ئەو معلومات ملسەرنینی و ئەگەر چی بوون بۆ چی نەبوون تەحالفە دەولی بوو ئەم حازر نەبوون قووەتە داعش زدەی شیانێت مەبوو بەرنامە ڕێژی بۆ ڕەنەهات بووکردن ئەسوێ چەندێ باخفن بێژمەتە ئەسباب و ئەم نەبوون ئەس بۆ بەرەس نزانمە ئەو ئەسباب چی بوون لێ گیرۆ بوو مەحمووە پرسیار کرد بۆ گیرۆ بێت بۆ شنگار زوونێتە ڕزگارکردن
و بەشە دیە شنگاری هاتە ڕزگارکردن مەسەلە ئەمنیەتێوان ئەگەر شنگارە دی یا قوبلەتی بێژنێتە ڕزگارکردن دیارە ئەمنیەتە ڤیاڵیژی بووی ڕەنگی نایەتن ئەمنیەت نابتن کونا بتە ڕێخۆشکەر بتن بۆ خەڵکە شنگارێ یە شەمالی هەیتو بینی و شنگار درستایی vێگا بێ ئەو ئەمن و ئەمانە بەرێ لێ نەما چونکو درستایی هەمی نەهاتیە ڕزگارکردن خەڵکێک ژی نەشێتن زیب ڤەگەڕیتەوە ئەمچین شنگارێ بکەینە دوو بەش خۆت دوو بەشە چیایە شنگالێ دووروبەرێ شنگارێ شەمال و سنوونەیە و چەندین مجەمەعات بسەربەنەوەکی خانە سۆرێ دووگرێ و زۆراڤە و دهۆڵە و چەندین گوندووە و ئەو ئالیگە و ئالی دنجیش مرکزێ شنگاریە و دەها گوندێ دی و 5 مجەمەعەت مەزنجی تەبان سەربێ وەکسی باشێ خدرێ و گرعزێر و گرزەرک و تلقەسەب و تلبەرات و چەندین گوندێ دیەت مەزن وەک ڕەمبوسی وەک قابوسی هەردوو بەشێتوێ ڕەبوسی هەردوو بەشێتوێ و چەندین گوندی دی ینی ئەڤەژی ئەگەر پێک هاتێتیان حساب کەنجی دوان دوو کۆمەلگە هەژوانێت هەینە شنگال وەک مرکزێ قەزا شنگارێ وەک هیمایەک گرنگیەکە گەلەکە مهم بوو گرنگیەکە ینی گرنگ بوو و بێتە ڕزگارکردن و ببتە مژدەژی بۆ خەڵکی کوردستانی و شنگالیەک و قەزا شنگالێ بێتە ڕزگارکردن لێ بۆ مەسەلا ئەمنیەتێوان ئەس بی نابینم بۆ وەک مرکزێ قەزای دووربێ ئەمنیەت هەبێت و ڕێخۆشکەر بێت و خەڵک زەڤرتەوە بەلێ بۆ شەمالیان ناحیا سنوونێ و مجەمەعاتی دەوروبەر ئەگەر خزمەت و خزمەت گوزاری بۆ ڕەبێنە دابین ئەس باوەڕێ مەل سنوونیان بژین هەندە خەڵکی زەڤریە بەژیانی ئەو بەری نەهاژی بەس زەڤرینەکە دروست نا ئەگەر چونکو خزمەت گوزاری بێنە پێشکەشکردن ئەس باوەڕکەم خەڵک گەلک بزەڤرتن و یعنی هەندێک هەبێت و خەڵک بزەڤرتەوە ئاف زەخمال محافظە دۆکێ هەی ئەف زەختێ لەسەر حکوومەتە هەرێما کوردستانی تایبەتی پارێزگا دۆکەی ئەو زەختەژی نامینتن و دیارە ئەف وەزعێ نەدروست و الکەمپاژی بووی ڕەنگینا بچون و خەڵک گەلک شێ بزەڤرتەوە پشتی شنگار هاتی ڕزگارکردن پشتی ئالیە دن ئالیە حەساویک و وان مجموعة گوندێت عربە هەتا فا و دیسان چۆینە خوارێ بۆ شلە و هەتا مذیبان و کەشەڕە لەوەی محور هاتیە پاقشکردن و ڕۆژئاواژی هاتیە پاقشکردن لێرە ڕێخۆشکەرە و خەتەریە نەمید ئالیە هەردانژی ئالیە گۆلات پێشمەرگە هێزا پێشمەرگەی کوێ خوارێ و هەتا مفرقا مشەبابێت و معاملە چمەتێ ئەڤل هێرات هەردوو جەناحە بۆ پاراستنە ئەمنیەتە شەمالێت شتێکی گەلک مویمە ئەمڕۆ شێت بێژتن خطورەت ناحیا سنوونە و کۆمەلگای دەوروبەر و دوور کەفتی خەڵک شێت زەڤرتەبە لێ شنگار نا شنگار ئەسنەوەژی بۆ منتەقەکە عەسکەریت بینم ڕۆژانە هاون دەوروبەرێت شنگارێت کەبن یعنی احتیمالە چەند سەد مێترە کەلبنیە شنگارێت کەبن و ئەگەر داعش وەک قووەتە بەرێ و هێزە تێدەما بتوشێتن پاونە قەسفکە یان کاتویشە قەسفکەتن دێن نۆکەژی شنگارەس بینم نەوەختێ زەڤرینا خەڵکێ بۆ شنگاری لێ ئاسکەر و پێشمەرگەیە تێدا بەس ڕەمزیەتاوێ ڕزگارکردناوێ بنسبەتە ما وەک کۆرد وەک SD وەک خەڵکی شنگاری گەلەکە مهم بوو زۆر جانە مامۆستا جەنابێتە بەرسەواوی نەدا کێ شنگار ڕزگار کرد شنگار کوردار ڕزگار کرد هەر کوردێکی چەکب ملیڤە بس كرد أبروكا باش تهنا باش بەری نهۆژی ماوەگوتی هەر گەل ئەعلامێکی ماوەگوتی واقع هەی مرۆ بێشتن هێزا پێشمەرگەی کوردستانی یەپێکهاتیش هێزێت ئێکەتی و پارتی وەک ئێکەتی ئەم بەشداریم 4 لیوایەت مشتەرەکل گەل لیوە 111 یا یەکەتی وە پێشمەرگە و کادرێت هەر سێ مەلبەندێت مەژی بڕاستیژی دۆک و موسول و شنگال بەشدار بووین توێ پرۆسە ڕزگارکردنا شنگارێدا والگەل شەڕڤانێت ئێزدیان بۆچی وەکو ئیعلامی مامۆستا وەکو ڕۆلی ئیعلامێ ئەvێک و جەنابێتت بێژیدەن 4 لیوەدا یەکەتی پشکدارەت گەل هێزێت پێشمەرگەی بۆچی وەکو ڕاگەهاندنێدا ڕۆلی ئێکەتی ئەت ڕزگارکردنا شنگارێدا تاتە بەرزەکردن و بمپێکردن بۆچی هەوە داواوێ چەندێنە کرد کە ڕۆلی ئێکەتیژی تێدا بێتە دیارکردن ئەو حەقە نەخۆ جەنابێتە وەکو بەرپرسێ ماڵبەندی بەرپرسی لویجی خڕەکی و شنگارێ ئەشلای ئەم بژینیت ئێکەتیەوە بۆچی هەوە داواوێ چەندێنە کرد کە ڕۆلی ئێکەتی نەهێتەش بیرکردن ئەوە مافەکە بلا بۆ هەبیتن ڕۆلی ئێکەتی کەس نەچێت ئەو بکەتن لێ مەگوتی وەکو ڕاگەهاندن جا زەوێ بێشمە
ئەبێ ڕۆڵێ هێزا پێشمەرگە یان هەر شەروانێک یان هەر ئەبێت تڤنگ ملێ بە و تڤنگا خودشە بۆ دژمنی کی دێ دیارکەت ڕاگەاندن نەوەسا ڕاگەاندن ئەم بێبەر بوون شوی ئالیبە ڕاگەاندنە مەل وێرێ نەبوو و نەک نەهات ڕێنەدان پێ ڕێک نەدا مامۆستا سایتەرا سحێلا ڕێک نەدان محوەری ڕێک نەدان تەلەڤیزیۆنێت مە دەرباز من گەلی کوردستان هاتبوو تەلەڤیزیۆنێت ئێکێتی نیوز مامۆستا هاتبوو هاتن ژیری مە محاولەژی گەلێک کردم ڕاستیشی ڕێک نهاتەدان ئەو تەلەڤیزیۆن مە دەرباسی ئالیە دیبن بەس ئەو بوو مە کامیرە هەبوون اون ئاگادارن بەس نەشیان وێ بکەن ئەواکوت ئێکسەریەدا بێتە حقیقەت بەلێ ئەخبارتمە دەرەنگ گەهشتن چەنگومە ئەڤرو دێت یعنی پرۆسێ شەردێت هاتە تەسجیلکردن و ئەمە فرێتکردن لێرێژی هەتا چێتکردن و ڕۆژادی تاتە بەلاوەکردن دەستا و دەست مەنەشیە ئەوی تشتی بکە ڕاگەن چونکە ڕاگەاندنە مەیە ڕاستەوە خۆ پەخشتکردن لێرێ نەبوو و ڕێک نەدان غەدرەیەک بوو هەوا هاتیەکردن بەێ هەوە چه هەڵویست هەبوو مامۆستا هەلوێست زانی پرۆسە ڕزگارکردنە شنگارێ مەستر بووش هەر هەلوێستێکی تر ینی بۆ بەس بۆچی هەندێکی دی هەبن بۆچی تو نەبی پرۆسە ڕزگارکردنە بەڵکو خەڵکێکژی بێ پرسیارێت کاتە ئەم وە ئەو مەسەلە قەت منەت چییە ینی بکەینە عقدەک و بتە مشکلە بۆ پرۆسە ڕزگارکردنە شنگارێ نەتاتەکردنی تشتی بکەین ئەگەرنا هێزێت ئێکەتی 4 لوایەت مشتەرە خۆ 4 و 6 و 8 و 12 مشتەرەکن ما بەشدار بوون شەڕی دەشگەلی وە 111 وەلگەل هەرچێ مەلبەندێتمە وەلگەلە شەروان و کادرێت مێت شنگاری جیایە شنگارێ و نەبەستنەوە بەری نەهۆژی هەرچیای دەماینە و هەتا نەهۆژی بەردەوامن و بەشدار بوون ڕزگارکردنە شنگارێشدا دەورەی یەکەتی کەس نەشێت ئینکار کرد چۆ هێزا پێشمەرگەی هێزا زێرەڤانی توتکاری بێژی هێزا زەرەڤانی بەشدار ڕێکردیە نا توتکاری پێشمەرگێت ئێتلانی دی مثلا قوة حماية شنقارة قوة حماية إزدخان نكارين بيجن بجدار نبو چون القلب من محوري أزيل القلب ما بون إسنو يعني بوي حقي شي حقي دي بيجن نا بجدار نبون نا بجدار بون بفيت من أفيت بجدار بون يعني بيجا أم بيجين يعني عناصر هباكي بجدار نبون بلد بجدار بون نواجي شريط كان في ساعته بريز بمسؤولية معلومات هاتين الاليه شلو ويفا وبو مفرقي وبو مذيبان كغوندك عربي الوير جيتي روستا وانا شر نهاجي بردامات تكن او جيجي تصافي كرن كل اليه دي برامبري وان روش افا هاتي صافي كنا هتا ول الفيالجي بتا افا كرن او مسلكه رزقار كنا شنغاري حمو كردك بجدار بو ليه بو انه بيدا مشكلك وفلانك بو بەشداریە هێزت کوردستانی و بەجار کردیت ڕزگارکردنە شنگاریە ببتە مشکلەک و گرفتێک ڕاستیژی ئەم نەترازینە و حەق نینەژی حەق ئەم دەک بە ئاسابێت سارم بیر بکەین یات مصلحەتە ملەتێ مەدە بن گۆڕانکاریت منتەقەیەدا گەلەکن و ئەم ڕانگێکی دی نەچینێ بەرتەسک بەرێ خۆ بدەینە مەسەلە و هەموو ئالیەژی ئەس بێژم نەدیفاعش ئالیەکی هەڤال یا پەژە هەبەگە گەریلا ئەم وەک پێشمەرگێت هێزا کوردستانی وەک ئەحزابێت سیاسی ڕێگێکی دی بەرێ خۆدای شنگارێ چونگو شنگار جاری هێچ ڕزگار نەبووە بتەوامەتی و ئاخە کوردستانە لێ دەرێک گەلک وامای ڕزگار نەبووی گەرەکە و پرۆسەیە تەمامەتن و ئەم بشین پێک بە ئەوی کاری بڕێڤە بن پێک بە خزمەتە شنگارێ بکەین پێک بە شنگاری ئاڤدانکەی پێک بە ئەب هەزارا کچێت بەوژنێ بێ جارێ دەستێ داعشدا سەروێ مامۆستا دام بە هەردوو پەیوەندیە وەرگین پاشی دێ بدرێژی سەروێشی ئاخەبین کاک ڕێزان کەرەمکە کاک ڕێزان هەکەر شەیب کورتی تە پرسیارەکە بیت کەرەمکە برا مەمنونێتە مە برا فەرموو دەستخۆشیە دیگەم دەستخۆشیر میوانیت دەکەم جەمیل خەدەر زۆر سوپاس کەرەمکە برا سپاس کاک بلبل از دەستخۆشیر جەمیل خەدەر کە مەسئولی مەلبەندی 15 نیشتیمانی کوردستان زۆر سپاس ئەوژی سپاسیەتت کرد کەرەمکە کاک ڕێزان شانگوارەکە منێ تا خۆرمەجی مشارکاتی کرسێ مەلبەندە ما مشاركاتك بريسان وبينجيني جميل خضر عبد الصالح حق ما قال جو مشاري واسطة جوز الشقيق تشاوشي هذا السيدي خمير بيستي والشقيق لقي خناوي تدا خوشار غوردا ما نبي تقيمة بتقول مش مشاركات تيراجر زور جانا برهنديكو جناب الشارع جميل خضر كجوابه مبدتوا بله زور جانا زور جانا تقيمة نه تخور زور جانا زور سپاس بوده كاك ابراهيم يبرباش كاك ابراهيم كرمكه
دەنگی تەلەڤیزیۆن چێکیم کە دەتاوشمە هەبیسە سەری من خێراتنا میێوانی دەکەم زۆر سوپاس فەرموو برا بەرێ پرسیاری میێوانی دەکەم بۆچی ئەو هێزە دەهمت قناتێ ڕووداوان دەرانی بۆچی هێزە حەیدەرشەش و هێزە بەرخۆدەمان شنگارێ دەرنانی وڕاستی هێزاری محەممەد خەلیل و ئەف داگجەمیجی پەینسە قناتێ ڕووداو بەێ هەکە سەر حشمارتنەیە باشە هەکە ئەو حشمارتنی سەرکەفتە بەرە بێقانقاین بەس نەک حشمارتنی سەرکەفتاو مەزید بەرتەوامە بدە کاکجەمیل بله ئەزڵام تا بەحسی هەندێک کرد و کەناڵێکی منە بێت ناوێ کەسی بنووی یعنی مەدحیت هەندێکا کرینە هەندێکی دی پشتگوه بەواوێتینە کاک ئیبراهیم بله تا مەرەمۆتە ئەوە یعنی کەناڵە ڕاگەهاندنێ هەندێک لە هەند دیار کرینە هەندێکی دی ئیهمال کرینە ئەچەند هێز ئەلچای شنگایبە هەچێ هێزە ئاخوونە خوڕشتی ئەم وەڵامی ئەوێ هێزەکەن بەس بۆچی شەروانی دیزیا دەرمانی بۆچی حەیدەرشەش و دەرمانی بۆچی ئێکەتی دەرمانی بۆچی پەکەکێ دەرمانی یعنی بەس پێشمەرگەی پارتی منە خڕ پێشمەرگەی بابەت گەهشت کاک عەبدوڵای فار باش کاک عەبدوڵا کەرەم کەبرا کاک عەبدوڵا ئەمێ بەرسەوەدەین مامۆستا یعنی هەردوو پرسیار ئەون هەردووک ئێک بابەت بەحسەتکەن کاک ڕێچان و کاک ئیبراهیم بژنم بۆچی هەمی لایەن ناهێنەدارێ بۆچی بەحسی هەمیە ئێک دەست ناکەن ئەری تو نابینی مامۆستا ئەفە دەرزەکەت کەویتە ناف هێزین پێشمەرگەیدا وەختی بەحسێ لایەنێکی بێتەکردن بەحسێ لایەنێکی دی نەیتەکردن ئەفە لاوازیەکە ئەم بێژین وێ حەماساویدا وی خوین گەرمیاویدا بوو ئازادکردنا وی جێ غوسایێ ئەم بێژین گرنگی کولدەف کووردا بگشتی و تایبەت نەتەوە ئێزدی بۆچی بەحسی هەمیان نایتەکردن مادام هەمید گەلێکی کەنگی بەحسا هەمیانە هاتیەکردنە بۆچی بەحسێ نمونە ئەف برادەرە بیشتن لیوە شەفیق چاوشین ئێکەم کەس بووە چاوێری وەربێژیت ئەس نزانم دێ ئەز و لیوا شەفیق بێڤە لیوا 111 ینی ناو نایەنە گوتن خۆتونە شیب ناوا بێژی لیوا 111 شەفیق چاوشین سەرپەرشتیەت کرد وەختی بەحسە لیوا 111 کرد لیوا شەفیقە بۆچی بەحسێ شەروانە نەهاتەکردن بەحسێ شەروانە هاتەکردن بەحسێ هێزە حیمایەتە ئێزیدخان هاتەکردن کوێچیای شنگالێ بوون و کە ناوێ بوو ئێزیدخانە شەروانت ئێزیەم گوتش دەها کادر و خەڵکێمە شەروانت ئێزیان چای شنگالێ کەس نەمەیان بەحس نەکردی ئەوێت بەشدار کردی ئەوان بەشداری وا کردی بیتن نە بەحسێ ئەم بێژین جەنابێتە بیت لێ بگشتی ئەم بێژین ئەم گشتی نزانم من ئەو حەق لە سەرموویەی ئەزی ئاگادارم ئەوە هێزت کردین هێزت مشتەرەک یەتمە و هێزە پێشمەرگەی سەر وزارەتە پێشمەرگەوە لیوە 111 یا یەکێتی نیشتیمانی هێزە زێرەڤانی هێزە بەرخۆدانە شنگارێ هێزە پاراستنە ئێزیدخانێک و ناوێ هێزە شنگارێ وێ ئەوت بێش حەیدەرشەش و سەرپەرشتێتکە ئەم لیەک محوەری بوون تو ناوا نکارم ناوا ناف ئامر لیوە و ئامر فۆجەوە مینە ئەڤەر نایەتەکە یانێ ئەو هەواڵێدی ئاکرێژی گوتی من ئەو کادرێت وێ دەڤەرێ سەر سێ مەلبەنداوە بوون بەحسا مەلبەنداوە کردی مەلبەندێ شنگالێ مەلبەندێ مووسلێ مەلبەندێ دهۆکێ هەموو ئەندام و کادرێت وان پێشمەرگێت وان مەلبەندا بەشدار بووینە ئێلێ ناف ناوێت هەموو مەسئولە و ئامر فۆجە و ئامرلیوە زۆر جان مامۆستا شنگار ئەم بێژین وەکو سەنتەرێ باژێڕی هاتە ڕزگارکردن بەس کەنگی ئەم دەبێژین شنگار هاتە ڕزگارکردن هەکەر گولاش هەمیە مازنتر ئەبروکەت دەستێ دوژمنێمە دابیتن کچ و ژنێتمە شەرەف و نامیسەمە دەستی دوژمنی دابیت هەکەر شنگارە هەمی جەژیڤە بێتە ڕزگارکردن ئەم شین بێژین مە شنگار ڕزگارکردن یان گولا هەری مازن مایە دلێمەدا و ئەبروکەت دەستێ هەندێک چاپاڵادایە حتى ئەو نەهێتە ڕزگارکردن بێژی شنگالب درستە ئەم شەی ناو لێبدانین و ئاهەنگا ڕزگارکردن شنگاری مزگینی ڕزگارکردنی نەخەلکی کەیسە شنگارێ کێسە گەلک مهمە جینۆسایدێک سەر خەڵکێ شنگاری داهاتی قەتل و عام و هاتیەکردن بە ڕەنگێکی پشەوێکی درڕندانە تەعامل گەل خەڵکێ شنگاری هاتیەکردن ئەس باوەڕ ناکەم بەری ئەگەر بەری 1940 ساڵات دەکردن ئەگەر نەهاتیەکرا ئەگەر وەختی خۆدە کوردستانی هات بتەکردن وەختی کوردستان ڤەتکردن و داگیرکردن و ئەگەر هەنگی هات بتەکردن تاکید هەنگی جوهاتیەکردن و نەهۆ جواتێتەکردن مەسەلە ڕزگارکردنا شنگاری وەک ئاخ ئەم جاری بێژی ئاخ گێلێک وامای 5 مجەمەعەت مەزن دەها گوندێت ماین سنوورێ شنگالیە سنوورێ کوردستانەیە
هەر وەختێکی ئەو سنوور هاتنە ڕزگارکردن و خەتێک هاتەدانە کۆڤە سنوورێ شنگاری و سنوورێ کوردستانێ لوی ئالی ئەم بێژین وەک ئاخ هاتە ڕزگار کرد ئالیە دن مەسەلا کچ و ژن ئەvە مەسەلەکە گەلەکە گرنگە ئەوێ دەست بێت ئەوێ دەستێت مەبگاتێ ئەو بێنە ڕزگارکرد بەس کێ دەرێنە کی جینە محاولات خەڵکی خێرخواز خەڵکی زیرەک خۆ خەڵکێ باش هەبووە محاولات کردین ڕۆژ پرۆژێ یەتهاتین یعنی یەتئینان بەس ئەوژی وێ لوان داعش لوان باجرت سووریا و عێراق و جێت ئەو لێ سەڵتەنۆکەی دابەشکردین تەوزیع کردین مەسیرێوان بڕاستیش پاشەڕۆژدام نزان دێچابێت لێ محاولێت جددی وێت هەبن ئەوێت بەردەست ئەوێت مرۆڤ پێت چێ بێت ڕزگار کرد بێت بێنە ڕزگارکردن لێ ڕزگارکردنی کە تەمام تو بێژی ئەو خەڵکە هەموو دێتە ڕزگارستنە لێ قەنەعاتێ بلام تو واقعی بین ئەو خەڵکە هەموو نازەبەر خەڵک نۆکەژی ئەم ساقدانی نوێت کوشتین وێت مەقبەرێت جەماعەت چنگو دهان مەقبەرێت جەماعی نۆکەوێت تێنە وێت شنگارێ وەمە هەندێک ژێ دیتین لێ ئەوژی فترەك دیت بێت وەختێک دەبێت ئەمن و ئاسایش و ئارامی لێ دەرێ پەیدا بێتن ڕەنگێکی عەلمیانە بچن وان مەقابر جەماعی هەرکۆلن و خەڵکێ بین دەرەوە بزان کی کیە بەڵێ مامۆستا ناکۆکیە لایەنێ سیاسی السەر شنگارێ تو نابینی دەستپێک و دیمۆهێکا خەڵکی وێ بیتە ئەم بێژین زەرارمەندێ دەستپێکی وت هەمان دەمدا تو نابینی ئەف ناکۆکیە وەختێک بێتن وەلێ بێت کو ئەم نابێژین وەکی شەڕت وێرێدا چێ بێت بەس هەند لاواز ببێت کو خەڵکێکی ئەو گەرم و گۆڕیابەرین و کە شنگارێ ڤەدیتی و ژیانە لوێرێ لاواز ببێت خەڵکێکی دی نەبێت دێبوو ناکۆکیەت لایەنین سیاسی هێلین دیمایە ناکۆکی و هەر شتێکل شنگارێ ڕوو بدەت بەری هەمی خەڵکێ شنگارێ زەرەرمەندە دوو خەڵکێ کوردستانی زەرەرمەندە وەزعی هەی زەرەرمەندە منطقەی شەڕی حەقە نەمیند منطقەی شەڕیت ناف کوردادا بێتە حەرامکردن نەمیند دیالۆگ سەر یەک میزی ڕونشتن لە یەکتر تێگەهشتن ئەvە ببتە مەبدە کەشمە قەزانجی شەڕی ناکات و گۆڕانکاریەت مەزنت دەڤێرێدە تێنەکردن دەڤێرێدە تێنەکردن گەرەکە ئەمت حازر بین بۆ مافێ ما وەک کورد هەر چار پارچێت کوردستانە مەزن ئەم جارەکە دی بەلاش نەفرۆشین فیرۆ نەدەین ئەvە بێت پێشاوێت مەبتن ئەvە مەستەرش ناکۆکیەت نهۆ هەین وحەقە ئەو ناکۆکی نێنەکردن و ناکۆکی ئەم سەریح بین ناکۆکی وەختی بێژن شکلێکی ناکۆکیت ناوێ ناکێدل کوردستان ڕاست ناکۆکیت هەین وەزعی کوردستانی ژنەی دروستە شنگارێ ژنەی دروستە لێ ئەvە هەموو منطقی دیالۆگ و دانوستاندن حەقە بێنە حەزێ کی دەشێتن ئەvە هەمیە گەهینتەیەک و ئەف ناکۆکیە نەمیتن و خەڵکی شنگارێ نەبیتە مضەحی ئەم خۆ خۆت ناف خۆدا ئەم یەک عایلێ مەسیرم مەیەکە وەک کورد وەک کوردستانی مەسیری مەیەکە ئەم بووی منطقی تعاملێک ئەحزابت سیاسی طبعا تأكيد أحزاب سياسي دابو دەستگایت رسمي حکومت پەرلەمان ئەحزابت يعني قيادات أحزاب كردستاني وأوقات تاريخية يعني مسؤوليتك ميجوية تاريخية جلك مهمة وتاريخ دي بمحاسبة ما كت وتاريخ دي بمحاسبة قيادات ما كت أجر هر غلطية كانت بنظر احتمال صار شوي فرصتك دي وصابو كردا نهاتيا نابت الفرصة بتجدز ده نابت قد هيش رنجكي زۆر جان مامۆستا ئەم دەهینە سەر بەرگریە داعش شنگارێ تێتە گوتن کو داعش هیچ بەرگریە کە هۆسان نەبووە کو مرۆڤ هەزر بکەتن نیف هێزا بەرەیە داعشی یاد شنگارێ دامای جەنابێتە چت بژیت چه بەرگری هەبووەش لای داعش و بۆ دووبارە ئەم بژینیانە بژین کۆنتڕۆلکردناوێت بێتەوە دەستی پێشمەرگەیدا کو داعش نەهێلیتن ویتشتی و بەرگریە خۆ بکەت بەرگری هەبوو لە نەبوان تەوەقعاتێت مەدکرد بەرگری المحوەرێ حەردان هەبوو گۆلات وەنۆکەژی بدەها کەلەکێت داعشی لوێرێ ماین وازی شومێت دیتی بەرگری هەبوو شەرهاتە کرد سوڵاغێ مەقاومە هەبوو شەرهاتە کردن ئالیە شلۆ مەقاومە بوو هاتە کردن لێ مەقاومە هەندێ بوو کو چەند سەعەتە کۆتایی پێبینین و بڕاستیژی بەری پرۆسە دەست پێ بکاتن و وەلگەل پرۆسێژی تەیارانێ تەقسیر ناکرد هەموو دنیا لوان کرا ئاگر و ئەگەر بۆ شنگارێ بخۆت ناف شنگارێدا مرکزی قەزا شنگارێدا مەتەسەوەر دەکرد لێ مقاومە نەبوو بەس ڕاستیژی ئەو باجێ ڕەحمووی هاتیە بۆم ڕێژکردن و تێنتی و
عبوات هات یک کافل کرد کافل شنگار توش دور ببین دی بیجی باجر که وقتی تو چیت نبدا کلانی تو گری باجر نمایم باجر نما مال سر ماله نما اوی تو بینی هیکلش نافدی صوتیه تو نابینی وقتك دهيتن خلق دي همي هزولان سياسي توانبار كتن بگیرو بونا شنگاري چنكو وقتی شنگار هات یا رزگار کرن کسك نبو برگیری الخوب كتن ناوي داعش يعني او هزا نبو تو نابینی وقتك دهيت يان ميجو دي هزين كردي اب خلط کار بینیتن دي ام بيجين اب كمتر خم بینیتن اب رزگار کرنا شنگاري و گیرو کرناوي مثلا گیرو کردن برینوکا بله ما کسی ما نزانی بو مثلا داعش و قوته زانی دوان چند هفتیت چویده داعش الحمو جوال واز بی پشتی روسيا كسر خطي وتعجيل أمريكا جي قوتر هاتي لدان نبس الفيري و نيك بيك فيجري داعش سوريا العراق الرمادي الويدا فري شر السر كركوك ومخمور شركي بقوة القلوان هاتا كنو ضربة هاتنا لدانو أغجى هاتا رزقار كرن الروش آفا قالك باشي حمو عليا بيج وشوين وضربت مظنة لداعش داين تحالفات دولي وهاتنا روسيا جي ضربت مظنة لداين هيرجي مقودة الطيران برينوك أو قصفة بوين رنجي ناكريا نت هاتا كرنجي وبوين رنجي جي تعامل القال داعش نت هاتا كرن أو الريا أمنه تبينين بصدى تانكرت داعش ترهاتنو تشون وطيرانا دولي شيا يك بشكينتو بصوت شناف ببت ليه نهت هاتا كرن فاندو روجا دا قرب خب دي ميديا الدراهنة قوى هيئة أركان روسيا ناطقنا بن بيجتن ما بين صات تانكرت قوات ناطقنا في قوات أمريكي بيج بصادو 6 تانكر ما يتصوتين يعني فان شر روجا دا شخصت 700 تانكرت غازيت نفطي يتهاتنا صوتن كو يكش بريارت مجلس أمن منابع سرچاوت دهات داعش بيتا حشكرن ونتهاتا كرن وين رنجي نتهاتا كرن نهاتا تكرن هنهاتا تكرن لو ما نيجي داعش لاوازبو وبرب لاوازيتشت ومقاومين كتن ودخو قتيسكتو شركة هندك جيت معيندا اف عرض برفرا وان بينايتا مقام نشد مقام بكت وبينايتا باراستن ونهوكج وك معلومات حتى لو ان جيت خواروي شنغاري بعاجو بليجوان وك معلومات بيجن داعش تدنما يعني تشتكي جلكي كيمة تدماي نبس الشنغاري بل وان مجمعات الديجي صح داعش تشتكي كيمة تدماي ام ديفا پیوندی ورگین افدی بنا پیوندی اندی مای کاک حسین وار باش کاک حسین کرم که عمل هیویاتینا کاک حسین دایم میچی تاگر فرموی بله ایوار باش سر چاوید مفرمو دست خوشی برنامه وقتكم ممنونی تما کرم که بچک دنگی خوب بلنگا کاک حسین لازم يصير برسارش نيفاني تهي ناز احمد لبيت بله بله ديجت شنغال هاتي آزاد كرن بسيارة من ديجت شنغال لازمش حزابها جديد آزاد كرن يعني خلقي شنغالي تعرضت ركعة خصنا كتشتكي بيخبي كاربي بيدقت وكدقت السرقوتين من نبي دابتا كرن بله او ايك بله ويا دوية مصلحة خلق الشنغالي بني مصلحة حزبايا بله أساس كم تبردوان بي كاك حسين كاك حسين دميميكي ومريد مشكلات خلق الشنغالي سر حسابي خلق الشنغالي بتكرر اختي هدفها الله يبدو شنغالي مثلا اعضاء بكذا شنغالك اعضاء دير شنغالك سر بننزل لازم لازم مصلحه احزاب الدول خلق الشنغالي مثل حسابي مثلا غازا احزاب الجزائري مشاكلات بكن ضحيه امن وام خلق الشنغالي بله اسمع نويتنا كاك حسين بيوندياتا زور سپاس كاك سلام ديور گرين بله كاك سلام ايوار باش ایوار باش کاک سلام سیده ایوار یا باش باش ترسه سرین فرمو
خير هود مسألة بريس كاين كوب جميل خدري زور سپاس كرمك بي همي تشتكي ام سوبوسيو هاي كويدا كيت كاين نيكو هولي كويو شانغوري كيبيت خاش بيجاش لك الصوموناك زانو بيتن بو پیش باقاكي وحتى ديموي كنا كاسي هولي كوي كي اف واجرا بزدوكي بله اكيد بله از بسيارة كي سيدوي كام ايا عجبا وقت بيتا اف شرط شر وقت كردستان همي كردستان شانغور بيت حتى خلقين هاجها كبيت رزقو كرن اجداست دشمني تبي بدا سافروجي همي كردو بس كلام بلا خود بين دي بيجي فترة كو انتخابية هاي كساكي بخورو كيجي انا اف مسألة سياسية يتحزبوتي يتشماغوتي ومصلحة الخوي الشخصي انا ام سويكس فيكو اكوزي بخود شنو كاين نايك ضدي كتاكي اكوش ما بابي اما بخود ضدي شكاك تبالي ده عندك سويكس فيكو شكاك كاين دو إدارة وكاين شانغورو في حزبها وكاين في صدايو في هني أبد نبنا مشكلة بو ما هميش كو أم مسخو بخود شنو كاين بله اسمع من واسبوس يا سيدويت كم زور سپاس ما مستح تقريبا بوچونين هر دو برای زواکیگین یعنی ایکی کاک حسین بیجیتن ویتن شنگار الحزبا بیتر ازگار کرن حزب نمینه شنگار دا خلق خود تا قصری خوب ریاری داد کاده چی کد کاده گل کی بید بیجتن هر سر دسته با حزبا ام کفتینت کیشا دا حزب سر حسیبا ما و خلقی یه ام بیجین خول ایکو دو صافی کن همان دم دم مثلا بیجتن اوا حزبا دیوه کن کو ام کبینه کیشه که دیا نازنتر کو ام هزر پینه کن چنکو هر ایک بیجتن من شنگار ازگار کرد دی بیجی فتره انتخابیه زاري شنغاري بوي مسألة فعلا في شنغاري بريارة خبدا ليتو تشيكي في ولاتي نشي خلاص كيش حزبه خو مجتمع كومالغا جفاك بيرو راي جدا بيت خلاص كرن جيب نبي من ام بيجين اخفناكو خلاص كرن نهيلان بس بيتن اتوري دا بيت كوكي كاك سلام بيجدن يعني هر ايك بخورانه كشيت سر بالضبط او اري بس نشي بيرو راي خلكي جدا بكي بيرو راي وشنغاري وك هر جيكي دي بيرو راي جدايتي بيرو راي جدايت هلقى الاحزاب السياسي كردستاني عراقي او مسألة كان نورمال وطبيعية ليه امشين وصها بيجين ناكوك يا حزبه اتويدر كده ولا يبقى الزرار يبقى انت خلي الشنغاري او نا بو هندين نا چنگو براستيجي بو پاشروج خلق الشنغاري فيت رأي خبدت او بريارة خبدت وان چي فيت او بتن خلق الشنغاري چنگو الحموجيا فيت خلق دنيا خبدت خلق بريارة خبدت وناكوكيت حزبه براستيجي نبمنا سببك وخلق الشنغاري زرمه خو الشنغاري بس ابسري هاتي يعني ام تشتكي دي بسري شنغا تشي بسري بيني مالويران كرن كافل كرن خراب ماشي مايا جنو كيتش كشتن مقابر الجماعيه بحمي بسري شنغاري هاتي ام فيت بير البام كاين احزاب السياسي الودري براستيجي حق الكيس الشنغاري ولا كاين ناكوك وبرجوديه حزبيه بويا ما ترسيك افتش تمام مستا اسبه ارتكب احزاب الكردستاني لوي استي بالنبي تم ترسي چونکو تراغه هاندن داخل که سیویل وقتی بینیتن هزر کت کو ماترسی چه بوه خلق حقي خلقي وصازر كت بس تبيجي احزابات ما احزابات كردستاني بشكل عام بنبي استي تشتكي وكي رزقار كنا شنغالي وسيماك وسنبلك برنگكي دي تعامل ديال كونج دزتا وقتی استقبلت انا کم تو بیاوری وقتی اسناوت انا اینم کو تو بشکدار بو تو بیجی او جی دیف دانه چونکو هر ایک یکیت کشید بيش متى نلوي اگر خوكوجيا اگر تشتكي وصاب كاين راسي خوكوجيا جاينوي استي ام تشتي كاين واحزاب الكردستاني نخاص ما بارتي يكتي و هز دي يا باجو او كابتر بسر باكا كيفانا افسر هزت رئيسنا جدار طبعا هزا ديجي خلك شنغالي واي هزا فارسنا شنغالي واي شرفانة شنغاليا ويتهين خطو حسابك كيف بفهم كي افا خلك شنغالينا افان مقاومة جايدة واكري افان برخودان واكري افان چاپرك الدور جاي تشكري كو مقدسات ازدياننا زردنا تقاندن ام احزاب السياسي حق براستيجي ام وصاب كان كو مصلحات ديا افان دوري خوهابت افان راي خوهابت افا خدانا الشنغارينا افا خلكت شنغارينا وامجي القلوان يعني عندك تشتن الشنغاري هيبد من دي اخوه براستيجي هم تعداو ظلمه لها تكرن وهم فدريا شنغاري وهم ناكوكيت نهول شنغاري هاي
حق مجبان تشتا مصدر بن أحزاب السياسي بان مسألة مصدر بن والرأي ما وكي كتين اجتماعي كردستاني أو بيمني تعاملي قلبي موضوع بكين وبكابينة خدمتها خلق شنغاري دا وبراستيجي تشتكي من شنغار ممتن بروجع عولي وما البند فاكرين من قوتا القال مكتبة سياسية كتيب ببراس نا إنسان كي متدينم بس ازديمة مقوت الشنغال محتاجة زياتي بترش حزبياتية نا كردياتية بترش حزبياتية بكم وفيدجي وصلن خلق ما محتاجين هندية إذن راستا أم فيت وكرت تعاملي بكين وكملت تعاملي بكين وخدمتها شنغار وأبدانية شنغاري أجر أم غير رنجي ناكو كي بدي تشاو شنغاري تأبدان كرن مرحلة بيت أبدا قالك بله مرحلة دهات ده مستعني تقوناها دهات ده خودي حس كده بيجافه متكفتينه كده يعني أو شنغارا ويران وكافل أو هنا وقت السرفت بيني أو وقت الشناف ده بيتن شبو بيتكرن تمام دم ده إيش لاي باراستنا ويفا في شبو بيتكرن حتى أف خلكه بدلكي مرتاح وگریته و نبدلکی وصا وگریته و کو از دی چم از دی جیرانی خو کجم یان دی طولا خولی وکم چم کو او بویه اگر کو داعش بیتن یعنی مسئله گلک مازنتر الهندی کو مرزگار کرد مسئله گلک خطر او موضوعه يعني بروساب رأي من أسوصات بينهم شو هذا سبيكت يكجش مركز قضاء شنغاري رزقار بو مانا بله مرحلة دي في مرحلة ده أجر بروسي رزقار كرنا باقي ما يا شنغاري يعني مجموعات الشنغاري جيروبت خطوة دوي فيت ريخوش كين شمالي سنوني مجموعات الدور وبريتوي خلق بزغرت خصبت جزاري بزفرنا ذلك وهندانا خلق الشنغاري بكت بزفرت بو مثلا مرحلة بيد النظام كان جيه بس هيفيدارم قد جيرونا بت رزقار كرنا تفايا شنغاري اینجا پروسه آوادان کرنا شنگاری پروسه آوادان کرنا شنگاری و برای هیچی او یاتود بیجی قال درو جیرانا بله قال جنده برغفة قال جنده برغفة قال عشيرة عربة بله ويت وبراستيجي خو مسألة تكلي ونازبون هبوا تعدك ما ظن واكري ظلمك ما ظن واكري وأبي بكب شنغاريجي في رنجي حقي وانا ليه هم وقت از بيجم تروح حشك بيك فنسوجن خلك جنهبار خلك نجهنبار مرود السخبر درش نكت والبراستيجي كردستان محتاجة سنوركي دانت من نبس سنوركي برأيي من جي كرد ما فتكتش عراق عربي لو درك سنورك بيتدانا يعني ساترك بيتدانا درجيوي آخر أفا كردستانا هون بخو أم بخو أف كونتاكا تشينا بتا أف مشكلة مصر لين أجرنا مشكلة احتمال بدها صالة بمين بله مستر جنابته بحثي هندي كركوام سنورك قال حكومة عراق بدانين رولي يعني ام بيجينيه حكومة عراق بغداد چبويت كنترول كرنو رزقار كرنا شنغالي دا اسبنا حسين هيك رولك بين نظام ما هسبنا كريا بوچي با حكومة عراقي دا خازت كتكو آلاي عراقي الشنغاري بيتا بلند كرن نا آلاي كردستاني ورولك جينا مسألة سياسي ما دا صدو چلن بيجين بله چند برفدا خو سه ما جبهه کردن ما ده 140 منه به درجه مسربجی خلق کردستان احمدزن سه قوناق بون لو قوناق بدرسي نهت نجبهه کردن خلق الراي خو بيش دنگ خو بدت حكومه مركزي ناكرينا نهاجي معلق هلايا نبس الشنغاري حتى خانقيش بكره لو خاطر كان قد ليفان بالنوكات تشتكي هي ديفاكتو امر الواقع هذا بيشبرجي خونا خو عردي رزقارت كده بله محاله جارك دي امشي ورنك قطع ام نبس على العراق الشنغاليه على العراق الدهوكي جاي والسليماني جاي ام هذا حاجه يعني مرام سيستمكي فيدراليه بشكل عراقي بله مرام وانا بلند كرنا الله عراقي يعني بيجن اذا هيزت عراقي الراكر هكا رمزاني في كافي قالك جهه الله عراقي ايوه كو عراقك قدرتي بحث ام بيجين سرت تكرن راست ام هريمك سر بخوينا بس دسبيكو دي مايكا هريمك ناف عراقك فيدرال دا راست بس بلند كرنا الله عراقي نوكو بلند كرنا الله عراقي بو كافرو كالباجر دوك الهدا مدزغايكي او بلند كرنا بو معناه بو كو تنها هيزت عراقي شياينا انا بيجن رولكي قالكي ما ظن هبوا اتازاد كرنا شنغاري دا بو هندي شو نديد مشوجي شي عراقي بوليسي عراقي نديد بروسي رزقار كرنا شنغاري دا يعني خو مثلا علم ديتي بله ازل شنغاري وما علم ديتي بس
عراقي وەک جێشی عێراقی جێکی دیڤەت مەشغولن لەسەر ڕزگارکردنا شنگالێ هیچ بەشداری شلای فڕۆکاژیڤەت بێژی تشتێکی وەسە هەبیتنە بێژین شلێدانا داعیڤەت من نەبیستیە شتێ سابت زۆر جار مامۆستا تبینی حکوومەتە عێراقێ یا دڵتان بوو یانە بژین یا دڵگران بوو دڵ نەخۆش بوو و شنگار هاتە ڕزگارکردن ڤیا مابایە پتر تەضحیە هەبا پتر خوێن ڕێت بۆ بمێنتن بێژم یعنی تو زەرناکەی حکوومەتە عێراقی یا دڵگران بوو هاتە ڕزگارکردن حکوومەتە عێراقی ايش بدها بيك هذا حكومة العراقي او جيت شرلت تكرم داعش تدا دفرت سنة نشين نوصل بله عراق شريت كت شريت داعش كت وعراقي هرجيه كي زربل داعش كفتن وداعش نابتشت قركت برجوندي حكومة العراقي دبت نبعك سيوبت وعراقي كيف بيبي وقت انه هو زربل داعش الرمادي ما كيف بيتت وقت البيجي يعني التكريت داعش نافشتن لاواز بنو جيتنا استاندن وكردك جي بس عراقي شو كيف بيتت او عراقي كيف بينت كو داعش الجيكي بيتش كاندن وجيكش عرض كردستاني كو بشكش عراقي في ترزقار كرن انا زعما بشي رنگي دين اجتماعي بده بشي رنگي وطني بتقرب بعاجز بتياب رنگي كي دي بري خودتي لا تذكر ما كردا خوينا خورت بو هر بوستاکا ام بشین یا خاکی هریما کردستانی کو جیر دستی هر کسکی بیتن شنگاری جی تایبتی خوین ها داریتن و ام بشین تضحیه هبوه تو نابینی وقتک بیتن حکمت عراق دا خازل سر مرتاحیه بکد بیت سر حاضریه ماده 140 هاتیه جیب جی کرن بو چون یعنی ام بشین حضرت ویری دا بکد کو شنگار هشتا جهکی عراقیه او خما بوی دمی او خما بوی دمی بس نویتن ام ویگاوی خوبر هفکین یعنی خلطی هر او کو ام بشین او خما بوی دمی ما مستعنی ویتن نه ما ویگاوی برهفکرین بعد شيك تشتدي واقعك هي الدنيا حموي وصابوها واقعك هي وقت بيجين جيل هاتي رزقار كرن بوستك اخر كردستان بخونا شهيده وبشمرقه هاتي رزقار كرن هر وصف اساني نشي دزبه بردي دي چي جواب وان شهيده دي دي چي جواب عائله وان شهيده دي خل شنگار كم خلق شهيد بوا شنگار روزانه شهيدات دن روزانه شهيد داين وازاد كرنا شنگار يجي شهيد نچوا وبرينو كجي به شهيد نبوا وزيد باري دها يعني بهزاره خلقي شنگار زنده بچال كري يعني كچوج نبري يعني اف تصحيح هنده مازن هما هو صبصادي بسيطي السلام عليكم بين نينت شو محاله ببت بله محاله ببت بیجن انفیت شنگار ببیتا پارێزگە بله جنابێتە چت بشین بله رأي ما أوا چەندین جارە ماوەگوتی دڤکردنا مەلبەندیش دەماوەگوتی بەرنامێمە بۆ شنگاری وەکی کەتی نیشتمانی کوردستان هەماهەنگی و تەنسیق الگەل پارتی دیموکراتی کوردستان پرۆژێکی هاوبەش مەهابەتن وكار بيتا كرن شي الحكومة هرما كردستاني ونرد خلق كردستان الحكومة مركزي كار بيتا كرن كو شنگار ببتا پارێزگا و بوجێکی تایبەت جی بۆ بێت ترخان كرن بۆ ئاوادان كرا شنگارێک چه پێنگاو بۆ وێ چەندی هاوێت ناوێتن ئەvە تنێ هەوە هێشتایە بەحەس کردی یعنی کو ئەم تشتێکی وسا بکەین بەس پێنگاوەکە جدی هاتیەکردن نا جارێ شنگار مەنینەم پێنگاوە جدی چی بکەین جارێ شنگار بۆچی ئەف هەزرە گیر بوو بۆچی بەرین و کە هەزر پێ نەهاتەکردن آخر ئەو شنگارە ڕزگار کردی بوو ئەو ئاوەدانی هەبوو ئەو ژیان هەبوو ئەو پێکڤە ژیان دوو ئوناغێت جودانە هاتنە داعش بەری هاتنە داعش و هاتنە داعش چەندە حال دیار بەری هاتنە داعش خۆ مەوزوع نەبەس شێخان بوو شنگال بوو خانەقیم بوو هەندێک جێدی هەر ئەسڵەن جێت کوردا بوو نا وەکی جەلەولا سعدیە کوردستانی و جێ کوردا بوو دەست مەدە نەبووە هاتنا داعش برگریا پێشمەرگەی و خەڵکی کوردستانێ واقعکی دی ئینا پێش واقعکی نو تازە ئینا وجودێ ئەو مەرحەلە تو بێژی ڕاستە دەبەست بۆ شنگار بوو گەلێک جدی تعامل ڕەنگێکی دیلگەل حکوومەتە مەرکەزی هاتەکردن ناکۆکی هەبوون بریارە 140 جێبەجێ دەکردن و تو زانی ینی ناکۆکیەکە بەردەوام بوو بەس پشتی هاتنە داعش و ئەف جێگرتنی و هێزا پێشمەرگەی و تەسحیە مەدایی واقعکی دی درست بەس تشتێکی دیای مامۆستا ینی مرۆڤ بەلا پێش بژین هەندێک پێنگاوێت خۆشی نەکەویت تەژی جان فێگاوێ بەحەز کرد بەری فێگاوێ ینی هێشتا مادە 140 جێبجێ نەبووە
چوازی ویگا ویدا خواست کم که شنگار امی حوال دین ام کینا پارێزگە مامۆستا یعنی ئەvە نابیتە دەستکەفتە کەکەر بوو پارێزگەهژی یا حکوومەتە عێراقیدی چاوەی پارێزگەهێ دەتەفتە و هێشتا پێنگاوە ئەولی نەهاوێتی وەختەی شنگار درستی ڕزگار بتێن هەندێک تشتی مادە 140 دەست پێت کرد بشمەکە شنگار تام واقعی شنگار بەرینەوەکەژی سەر حکوومەتە مرکزی بوو لێ ئەوان قای مەقامی شنگارێداننا ئەوان شنگار پرێڤەت بر حکوومەتە مرکزی پرێڤەت بر قەتنا هەر کوردستانی پرێڤە بری العالیة رسمي وقانوني بالراس بصير حكومة العراق بابو بس العالیة براكتيكي وعملي با كردستان يودري بريفات بر شيخان جي همان تشتان نفسي عملية وجه ديجي هسد بيجم جاري الشنقار او بروستود بيجي هسد بيجم حكومة العراق يجي كاربي تكرن واقر فعلا بشك مش عراقي والنرد خلق كردستان العراقي بالعراق يجي وكاربي تكرن اقرنا وك حلب شخو راسا بشوش كردستاني بس كارك جيبوها تكرن تفيا حكومة العراق جي رزامان بتو موافق بت برينو كبرنامج حكومة العراق بتشندين جيدي اعلان كرن كودي بنا محافظة قضايا مزنبونو وقضايا دي بيجا طلب كرو فلان كركا شوان جيبه جنبويا مال كردستاني چندين جارة وعد اكره وعد هاتي دان رانيا وعد هاتي دان اطانو كار ناتني جيبه جي كان هذاك مسألة قانوني واني تهي حلب شبو شنغارجي خو كارفيت بو بتكرن بوقت برنامج كاري بس وەک بیرۆکە وەک فکرە ئەوە شنگار ببتە پارێزگا پراسێژی جۆغرافیەکە مەزن نفوسێکی مەزن وەیە ڤەدەر ینی ئالی جۆغرافیا وێ بە دینێت شنگار ببتە محافظات مامۆستا ئەس vê پرسیارە دیمایە جەنابێت بکەم یعنی ئەvê girêdayî pindêveynek û heta şingar nebîte parêzgeh hev tiştanayê degrin cînûsayd nasandina karesata şingarê تو نابینی فعلا اول جنوسایده و نه پندیجی وگریده حتی شنگار بیده پارێزگه پاشی ام دی رابین وی کیسی لبینین و بین ام بیشین دادگهی نیو دولتی بین پرلمان جهانی بو خلقه که دیار کن کیا شنگاری هات یکرن جنوسایده یعنی امت نشیاین ماویوا پازداز هیوادا کاره که بکین گو زوربه خلقه جهانی بزانیدن اول شنگاری هاتی انجام دان جنوسایده مثلا جینۆساید ناساندنێ شتێکی بەسیط نینە یەکجێ نانە علاقت پارێزگای بەنینە عێراق وەک دەولەت ئەس باوەڕکەم نەبەشدارە محکمەت دەولی ئەسڵن وەک ئەندام تێدەرینە یەک دوو وەک وەسایق و مستەمسەکات و کارکردن حکوومەت هەرێما کوردستانê و پەرلەمانی کوردستانê و کارەیەکری وەلگەل دنیای ئیرۆژی گەل دنیای ئیرۆ وایت مهتەم وان شۆلا و کارێ العالیة قانوني بيتكرني هات يكرن ليه اف مسألة جينوسايد ناس عندنا خطشتكي آسان نينج دربا كاري بو هات يكرن وكاري بو تتكرن وبردوام جي يعني ام بيجين شنو هات يكرن قالك جي هات يكرن وانو كجي بشتي شنقار بيت رزقار كرن او بالضبط او مقابر الجماعي بلقيت زادت ترنجي بوانت بلينو هاتنا بيشكش كرن وهاتي دوكمنت كرن و هاتنا بوجيت ما بس هاتنا فريكرن ليه ام هند راسك بزانين ارمان بريصة صالة قتل امان هاتي كرن هطانو كجي او كيسا يبردواما هطانو جي او كيسا يبردواما تشتكي آسان نينا قرنا فعلا قتلوا عامة فعلا جينوسايدا لانه هوجي بو باشا روجيتي بيا كاربو بيتكر زور جانا ما مستاكر دا بيوكا ديمهاي كيف بيتن دايما برف ديمهاي كيشو سپاس والله هیوی دارم شنگار مایی رزگار بیت پروسه آوادان کرنا شنگاری دست پی بکتن و در فتح که بدین خلق شنگاری بخو جارانی بیسی خود یار کن و خوب ریو بان و شنگار ببتا پارێزگایە کە گرنگ بسەر هەرێمە کوردستانی بە ئینشاءالله کورد سەروەر و کوردستان ئاوادان بێت ئینشاءالله ئینشاءالله مامۆستا جەمیل زۆر زۆر سوپاس جەنابێتە و میێفان بۆی گەلمە ڕوونشتن گەلتە جێ سەرفەرازیە بژیت سڵام دەستخۆش بووە بەڵێ بینەرە هێژا خۆشتیوی بێ چەندێم گەشتنە دیمۆهیکا خەلک ئەڤروکیا بەرنامە هەوای ڕۆژانە ئێوارە بادینان هیویت کەم ئەمشە بچە خزمەتە هەوایین بەڕێزکەین تاموهین و خەلەکە کادی ژێر چاودێریە خودای مازن دابن بخاترەوە